بڵاوبوونەوەی هەواڵێکی جۆرێکی نوێ لە ڤایرۆسی کۆڕۆنا بە خێرایی و لە دەستدانی گیانی چەند توشبوویەک بەو ڤایرۆسە وای کردووە ڕێکخراوە گیانیەکانی تایبەت بە تەندروستی چاودێریەکی وردی دۆخەکە بکەن و ڕێکاری پێویست بگرنە بەر. لە بەدواداچوونێکی کەناڵی گەلی کوردستاندا لە هەرێمی کوردستان سەرەڕای ئەوەی تا ئێستا هیچ حاڵەتێکی بەم ڤایرۆسە تۆمار نەکراوە، بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستیش چۆنێتی خۆپاراستن و ڕێنمایەکانی تایبەت بە حاڵەتەکە دەخاتە ڕوو بۆ هاوڵاتیان. تا ئەمڕۆ لە هەرێمی کوردستانەوە من کە ئێمە لێ پرسراوی شاری سلێمانین هیچ حاڵەتێکمان نییە، بەڵام خۆ ئامادەکردنەکان چییە؟ ئامێرێکمانەیە کە پشکنی نەکات لە فڕۆکەخانەی سلێمانی بەگەڕێخینەوانێ ئەتوانین دایبنین بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی هەچ کەسێک کە گومان لێکرا تاکەی بەرز بێت ئیلتیابێکە بێت دەتوانین جای بکەینەوانێ. وهروها ئێمە تیممان هەیە کە پێوترێ تیمی باڵای کۆنتڕۆلکردنی نەخۆشیە درمانە و لە ئێستاوە چالاکە. هۆبەی نەخۆشیە گواستراوەکان لە بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی ئەوەی ڕاگەیاند بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە بە خێرایی کە هەمان نیشانەکانی ئەنفلۆنزای وەرزی هەیە بەڵام کەمێک قورستر، مەترسیەکەشی لەوەدایە توانای گواستنەوەی لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی دیکە هەیە. حاڵەتێکی کتوپەڕی لە وڵاتی چینە ئێلان کراوە، بەڕاستی مەترسیەکی گەورەی لەوێ دروست کردووە، بە تایبەتی لەبەر ئەوەی کە تا ئێستا دەرمانێکی تایبەت نییە بە چارەسەرکردنی ڤایرۆسەکە و لەبەر ئەوەی تازەیشە ڤاکسینێکیش نییە بۆ خۆپاراستن لی. سەردانی کە زۆر پێویست نەبێ بۆ وڵاتی چین بە تایبەتی لەلایەن بازرگانەکانەوانیان ئەوانەی کە بۆ سەردان و بۆ گەشت و گوزار ئەچن ئەو سەردانانەی کە پێویست نەبێ کەم بکرێتەوە. سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە شاری ووهانی وڵاتی چین سەری هەڵداوە بە گوێرەی راپۆرتێکی ڕێکخراوی جیهانی WHO. تاکو ئێستا زیاتر لە 1000 کەس توش بووە و زیاتریش لە 50 کەس گیانی لەدەستداوە. جگە لە وڵاتی چین لە 15 وڵاتی دیکەی ئاسیا بڵاو بووەتەوە. هەردوو وەزارەتی تەندروستی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانش وەک سەرجەم وڵاتانی جیهان بە هەمانگی ڕێکخراوە گیانێ تەندروستیەکان ئامادەکاریان کردووە و لە خاڵە سنووری و فڕۆکەخانەکانشدا پشکنین بۆ هاتوچۆکەران دەکرێت بۆ پاراستنی زیاتری گیانی هاوڵاتیانیان. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.